ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا من گوڵناز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری. بۆ بەرنامەی ئەم هەفتە بابەتێکمان هەڵبژاردووە لەژێر ناوی بارودۆخی کار و ژیانی کۆڵبەرانی ژن. بۆ بەرنامەی ئەم هەفتە بەڕێزان هاوڕێ ئەوینی مستەفازادە چالاکی بواری ژنان و هاوڕێ هەتاوی عەبدوڵڵایی چالاکی بواری مافی ژنان و هەروەها ڕۆژنامەوان لەم بەرنامەیە بەشدارن. فەرموون تا کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمان بن. بەڕێزان هاوڕێ ئەوینی مستەفازادە و هەروەها هاوڕێ هەتاوی عەبدوڵڵایی زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. بەخێر بێن. هاوڕێ هەتاو پرسیارەکەم لە جنابتانەوە دەست پێ یەکەم. ئەگەر بمانەوێت کۆڵبەر پێناسە بکەین کۆڵبەر کیە و کۆڵبەری چۆن پێناسە دەکەنێوە؟ سەرەتا سلااوڕێزمێ بۆ خۆت و بۆ بینەرانی بەرنامەی ئاسۆی بەرابەری و کۆمەڵەتی وەروە بە خێراتنی هاوڕێ خۆشەویستم ئەوەی نەکەم خۆشحاڵم کە دەرفەتان پێدان بۆ جارێکی ترمیوانی بەرنامەکەتان بم. ئەگەر بمانەیە باز لە کۆڵبەری بکەین لەوانەیە زۆر جار ئێمە کاتێک کە پرسی کۆڵبەری جوبیست دەبین یا باز لە کۆڵبەری یەکەین یا ڕووداوەکانی تایبەت بە و دیاردە تراژی دیکە ئەبینین کە ڕۆژانە کۆڵبەرێکی زۆر ئەکوژرێ بریندارە بێوە سەرمینە پەڕێن لەسەرمان ئەمرن بەڵام پرسەکە لەوەدا خولاسە نابێتەوە. ئەگەر بمانەیە پێناسەیەکمان هەبێ بۆ کۆڵبەری ئەبێ بڵێن کە کۆڵبەری بەداخەوە نێورێشینەکان بە تایبەتی کوردستان کە ساڵهای ساڵە سەپێنراوە بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخەنا لەبارە ئابووریە کە ئێستا لە کوردستان زاڵەوە ئەوەش هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کوردستان هەمیشە کۆماری ئیسلامی بە چاوێکی ئەمنیەتی سەیری کردووە هەمیشە ستەمی نەتەوایەتی لەسەر بووە هەڵاواردنی چینایەتیش بەهۆی ئەم ستەمەوە خەریکە ئەیگرێتەوە لەبەرەوەی کە هیچ بوژانەوەیەکی ئابووری لە کوردستان بوونی نەبووەوە کۆماری ئیسلامی بە ئانقەست بە بەرنامە و بە پلانی داڕێژرا و لە سەرەتاکانی خۆسەپاندنی بەسەر خەڵکی ئێران و بە تایبەتی کوردستاندا دوای ئەوەی کە کوردستان نایوت بە کۆماری ئیسلامی ئەم ناوچانەی لە بواری ئابووریەوە لە پراوێز خست هیچ جۆرە کارگە و هیچ جۆرە شریکەیەک و هیچ هەلێکی کاری لەباربوونی نییە بۆ خەڵکەکەیوە بەداخەوە هەموو سامانە سروشتیەکانی خودی کوردستان لە بواری کازا و سامانە سروشتیەکانەوە یەکجار بە پێزە بەڵام چونکە کۆماری ئیسلامی گرنگی پێنەداوە بە ئەنقەز بۆ ڕوانگە ئەمنیەتی کە لێ ئەڕوانەیە نەهێشتوە هیچ بوژانەوەیەکی ئابووری هەبێەوە حتا ئەگە سامانێکی سروشتی و ئەگەر ئاسەوارێکی مێژوویش لەو ناوچانە بوونی بووە لەلایەن دەسەڵاتدارانی سەر بە ڕژیمەوە تاڵان کراوە بۆیە ئەگەر باس لە مەسەل پرسی کۆڵبەری بکەین ئەبینی کە دیاردەیەکی وەکو هەموو دیاردەکانی کۆمەڵگای ئێمە کە هەمووی بەیەکەوە تەنراوە ژێرخانی ئابووری کۆمەڵێک ژێرخانیانەیە کە پرسەکە دەگەڕێتەوە بۆ ئەو سیستەمە کەوای لێ کردووە دیاردەیەکە کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ خەریکە سەر هەڵدەدا ئەم دیاردەیە حتا تەمەن ناناسێ لە مناڵەوە لە مناڵێکی 11-12 ساڵەوە هەتیاندا لە ناو کۆڵبەراندا بەداخەوە تا ژنان و پیاوان و تەمەنیان تەتا 80 ساڵیش ئەگرێەوە حتا ڕادەی خوێندەواریش پرسەکە ناگەڕێتەوە بۆی کە تیاندای تا ڕادەی خوێندەواریشیان هەیە دانیشگاشیان تەوا کردو بەڵام بەهۆی نەبوونی هەلیکاری لەبارەوە ناچار بوون کە ئەم پرسە بەداخەوە کۆڵبەری هەڵبژێرن بۆ ژیانێکی مەمرەمەژی وە کۆمەڵێک ئاستەنگ و کۆمەڵێک پرسی ناڕەوا خەریکە ئەیانگرێتەوە دیاردەیەکە کە سەپاوە شغڵ نییە کار نییە و ئێمە دەبێت زۆر بە وشیاریەوە لەو پرسە بڕانین بە چاوی کار سەیری کۆڵبەری نەکەین بەڵکو ئەمە پێشێلکاریەکی بە ئاشکرای مافی مرۆڤ تۆ سیر کە لە ئێستادا وەکو کۆیلەداریەکی ئینسان کۆیلەداریەکی مۆدێرن لە کۆمەڵگایەکی مۆدێرنی وەکو ئێستادا ئینسانی کۆڵێک بگرێتە شانەوە بەدەیان کیلۆ لەسەر شانی بێ لە حاڵکدا ئەمە بە سەنعەت و ماشێناڵات دەکردێت وە کۆماری ئیسلامیش چونکە ساڵهایە لەو ناوچانە پێویستی بەوەیە کە هێزی سەرکوتی بوونی هەبێ لەبەرەوەی کە بوونی پێشمەرگە لەوە ناوچانە بوونی بووە لە هۆی لەبەر ناوتنی ئەو ناوچانە بە کۆماری ئیسلامی وە قازانج ئەبینێ لەوە خەریکە لە پرسی کۆڵبەری
سوئیستفادەکە و خەریکە ئەمانە ناوی قاچاقچیان لێدنێ لە حاڵێکدا بارەکانیان فقەت ئەو کەلوپەلانن کە ڕۆژانە بەکاردەبدرێ لە هەردوو سنووری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە چونکە پرسەکە قازانجی لێ دەبینێ بەسەر کوتوو بە توندوتیژی و بە هەموو هێزێکی زەبر و زەنگەوە خەریکە جوابیان ئەداتەوە ئەگەر بمان هەوێ لە یەک ڕستەدا باسی بکەین ئەبینین کە کۆڵبەری دیاردەیەکی سەپێنراوە کە هەموو کەڕامەتە مرۆڤیەکانی ئینسان دەخاتە مەترسیەوە پێشێلکاریەکی بە ئاشکرایەکە هیچ یاسایەکی هیچ بیمەیەک لەناو کۆڵبەراندا بوونی نییە و ئەم کۆڵبەرانە بەهۆی ئەم کارەساتەوە تووشی گیان لە دەستدان تووشی سەرماسۆڵە تووشی مین و کۆمەڵێک مەترسی ئەبنەوە بە دیاردەیەکە کە لەلایەن هۆکارە سەرەکیەکەی کۆماری ئیسلامیە بەهۆی نەبوونی هەلێکاری لەبار بەهۆی نەبوونی بژانەوەیەکی ئابووری بە سەپاوە بە تایبەتی بەسەر خەڵکی ناوچە کوردنشینەکان وەمە لە بەلوچستانیشدا هەمانەکە هەر ڕۆژی ڕابردوو چەند مرۆڤ بەهۆی ڕاگواستنی سوتەمەنیەوە گیانێ لە دەستدا و سووتانوە ئەمە دەگەڕێتەوە بە ئەو سیستمە دژە مرۆڤ بە خەریکە بە ئەنقەز ناوی قاچاقچیان لێدەنێەوە وەکو کار هەتا بە خەڵکی ئەناسێنەوە پێویستە لەو وارە زۆر و شیاربین دیاردەیەکە وەکو هەموو دیاردەکانی کۆمەلگا کە دەبێمە لە بەرامبەریدا ڕاوەستین و بەرهەڵستی ببینەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتاو حتمما دەگەڕێمەوە لایەوە بۆ پرسیاری تر هاوڕێ ئەوین هەرچەند هاوڕێ هەتاو باسی کرد کە کۆماری ئیسلامی ئەی هەوێت کۆڵبەران وەکو قاچاقچی پێناسە بکە مەبەستی ڕژیم لەم جەوسازیە لە دژی کۆڵبەران چییە بۆ ئەیەوێت کۆڵبەران وەکو قاچاقچی پێناسە بکات؟ بەرنامەی بینەرانی ئێوەش دیارە هاوڕێ هەتا ئیشاڕی بە زۆر لەلایەنەکان کە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە ئەگەر چاو لە کۆڵبەری بکەین کۆڵبەری لایەنێکی مێژوویی هەیە چونکە لە مێژوودا یا لە تاریخی کوردستاندا خەڵکی ئەم دیوی سنوور و ئەم دیوی سنوور چونکە هەردوو بە کوردستانی ئەزانن و هەردوو خۆیان بە خاوەنی و کوردستانە دەزانن یعنی بۆ مراوی دەیەک یا ئەوەی دەڵێن ژانەوەیەکی ئابووری لەو ناوچانەدا کەڵکیان ئەوەی کە بۆ نمونە مەسەلەن شت بەرن ئەنی نیگاهێکی تاریخیان هەیە نیگاهێکی وانە بەڵام ئێمە ئەزانین مۆزوعی کۆڵبەری بە لایەنە ئەمنیەتێک هەیەوە بەلایانی ئەوەی کە لە ناوچە سنووریەکانەوە ڕوبەڕووی مەترسیمین و یا تەقی ڕاستەوخۆی گولە دەبنەوە هەموو ئەمانە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هاتە ئاراوە چونکە کۆماری ئیسلامی دوایەوەی کە هاتە سەرکار بە کوردستان بە گشتی مخالفەتی دەربڕی بە بوونی ئەم نظامەوە نەفی لێ کردوە مخالفی بوو کە ئەمە نظامێکی مەشروع نیە لەم کاتەوە بە نیگاهێکی ئەمنیەتی چاوی لە کوردستان کرد پێویستی بەوە بوو کە لە ناوچە سنوورەکاندا تۆجیهی ئەمنیەتی هەبێنی تۆجیهی بۆ تەقە هەبێ بەردەوام تۆجیهێکەوەی کە من لە خۆمەوە گولە بەکار ناهێنم لە خۆمەوە تەقە بەکار ناهێن بە کۆڵبەریش یعنی وەک کۆڵبەران ئەم تێفەیە ئەم گروه هەبوون کە زۆر باش دەیتوانی ئەم یا ئەو بەهانە ئەمنیەتێک پێ دروست بکە بە ناوی قاچاقچیەوەی کە بەردەوام لە ناوچە سنوورەکان تەقە هەبێ و ئەهداف یا سیاسەتە ئەمنیەتەکانی خۆی بەرێسە پێشێ بۆیە ئەمە ئەبینین کە لە کاتە جۆرا و جۆرەکاندا لە ڕوویدادە سیاسی جۆرا و جۆرەکاندا دەیبەستێتەوە بە سناریۆ سازەکانی خۆی دەیبەستێتەوە بە ئامانج ئەمنیەتەکانی خۆی ئێمە دەبینین لە مەسەلەیەوەی کە لە هەفتەکانی ڕابردوو چەند پێشمەرگەی کۆمەڵە دەست بەسەرکردان کۆڵبەرانی بەستەوە بە سناریۆ سازی ئەمنیەتی و پێشووتربینیمانەکە بە ناوی قاچاقچی یا بە ناوێکی دیکە ئیستفادە لە کۆڵبەران دەکات بۆیە جمهوری ئیسلامی ئەگەر بە کورتی باسی بکەین هەم کۆڵبەری سەپاندووە و هەم وای لە کۆڵبەران کردوێنی سوودێکی یەکجار زۆریان لێوەردەگری هەم دەی سەپێنێ هەم خەڵک وادار دەکات کە کۆڵبەری ئەڤڵین و ئاخرین ڕێگای بێ هەم دواتر تۆجیهی ئەمنیەتی پێ دروست دەکات کە بەڵێ من لە خۆمەوە تەقە ناکەم حتمما شتێک هەیە بۆیە ئەبینین بۆ تەقە ئەگەر بڵم بۆ تەقەکردن بۆ نیزامیکردن بۆ میلیتاری دەکردنی سنوورەکان زۆر زۆر ئیستفادەی لە کۆڵبەران بەڵێ هاوڕێ ئەبین ئێوە خۆتان لێکۆڵینەوەیەکتان لەسەرەوە کرا کە چەندە ژنان لە کۆڵبەریە بەشدارە بن وەکو ژنی کۆڵبەر ئایا ڕادەی ئەو بەشداری ژنانە چەندە و بارودۆخیان چۆنە؟ یارە سەبارەت بە ئەو لێکۆڵینەوەی من کردومە لێکۆڵینەوەکەم تایبەت بەو ژنانە نییە کۆڵبەری دەکەن بەڵکو لێکۆڵینەوەکەم دەپژێت بەسەر ئەو ژنانەی کە لەگەڵ کۆڵبەر ژیان دەکەن ینی ئەو ژنانەی کە لە خانەوادەی کۆڵبەرە لەلانی ژیانیان لەلانی ڕەوانی ئیجتیماعی و بەگشتی ئەوەی کە ئەمانە وەکو ئینسانێک لە جامعەدا ڕوبەڕووی چ دەبنەوە و چۆن
لە چرخەیەکەوەی پێ دەڵێن مەعیوبدا قرار دەگرنەوە بەردەوام ناتوان یعنی ڕۆژ شتێکی ئینسانی وەک ئینسانێک لە جامعەدا هەیە پێ بکە و لە زۆر لایەنێکیکەوە بێبەشنەوە بەگشتی ئەو تحقیقە دەپڕژێتە سەرەوەی کە کۆڵبەری لە نگاهی ئەڤڵدایمە هەمیشە تەسویرێکمان هەیە کۆڵبەرێک لە ناوچە سنوورەکان دەکوژرێ و هەواڵێکی لێ بڵاو دەبێتەوە تاوا دەبی بەڵام کۆڵبەری لەگەڵەوەی کە خۆی لە بەستەرێکی ئەمنیەتی یا سیستەمی ئەوەی کە نەتەوەی باڵادەست بەرامبەر بە نەتەوەی ژێردەست دەیکا لە بواری ئابووری وەستەمی ئابووری سیستەمی کۆمەڵاتی وەستەمی سیاسی خۆی دەرئەنجامی ئەوەیە لە هەمان کاتیشدا دەرئەنجامی دیکەشی لەو ئەم دەتوانین بڵێن دیاردەیە دەرئەنجامێکی دیکەشی هەیە بۆ کۆمەلگا لەسەر خانەوادەی کۆڵبەران لەسەر منداڵی کۆڵبەران لەسەر ژنانی کۆڵبەران ئێمە خۆمان نەزانی ژنان و منداڵان لە گروپە یعنی خەسار هەڵگرەکانی کۆمەلگان ئەتوانین زۆر خەسار وەرگن بۆیە ئەم تحقیقە دەپڕژێتە سەرەوەی کە ئەم گروهە بەڕاستی خەسار دەبینن لە دیاردەی کۆڵبەری ئەمانە ینی جۆرێک لە زندگی ینی شێوازێکی زندگی ترۆماتیکیان بە بەردەوامی هەیە بە بەردەوامی لە ترس و دڵەڕاوکێ دەژین لەگەڵ ئەوەی کە حتا وەکو نەفرێکی ئاسایی کە لە کۆمەلگادا حتا ئەگەر فرسەتێکی کەمیشی هەبێ بێ بۆ گەشەکردن بۆ بەرەو پێشتون ئەم ژنانی ئەم خانەوادە نیانە چونکە ئەمانە بەشێکی زۆریانیا دەبی دوایە کە کۆڵبەرەکە گیانی لە دەست دەدا خۆیان دەبنە سەرپرستی خانەوادە بەبێ ئەوەی کە توانایان هەبێ بەبێ ئەوەی کە سەوادێکی باشیان هەبێ بەبێ ئەوەی کە ئەسەن ئیمکاناتێک یا فرسەتێک گویان هەبێ یا ئەوەی کە لە ینی کۆڵبەرەکانەوانێک کە تووشی بەدەنیان تحلیل و ڕۆشت لە فەرسوودە بۆ لە ئەنجامی کۆڵبەری یا معلول بوونەیە بەشێکی دەستان لە دەستاوە ئەمانە لەو سەبکە ژیانەدا ژیان دەکەنەوە بەردەوام یعنی بێ ئەوەی کە هیچ پشتیوانەیەکی یاسایی تەمینی ئیجتیماعی بیمەی هەموو ئەوانە ئیشارەی پێکراوە بێ قانونەکانی هەم ناوخۆی ئێران و هەم قانونەکانی بینولملەلی ئیشارەی پێکراوە کە ئەمەی بەرامبەر ئەم ژنانە دەکرێت لەو تحقیقەدا ئەنجامەکەی بەدەستهاتەوە تەواوی پێشێلکاری مافەکانی یەک ئینسان لە نیازە ئەڤڵەکانی کە ئێمە نەپڕژاوی نەتە سەر نیازستانەوەیەکانیش هەموو ئەو ژنانە دەگرێتەوە ئەوانە واقعاً ئینسان هەیە من دەتوانین بڵێن گروهێکی تایبەتن لە جامعە بۆی تحقیقەکەی من زیاتر لە سەر ژنانی خانەوادەی کۆڵبەرە بەڵام ئەوەی کە لەسەر ژنانی کۆڵبەر تحقیقێکی بەم شێوەیە ئەوەندەی کە هەیە ئێمە ئەزانین لەوانەیە 5% لە کۆڵبەران ژنانی کۆڵبەر پێکی بێنن و زیاتر لە ناوچەکانی ینی لە سنووری نەوسڵ کۆڵبەری دەکەن بەڵێ هاوڕێوین حتمما لەسەر و پرسیارە دێمەوە لاسان با پرسیارێک لە هاوڕێ هەتا بکەم هاوڕێ هەتاو ژنانی کۆڵبەر لەم ڕێگا لەگەڵ چە مەترسیەلێ و مشکلاتی ڕوبەڕوە بن خۆتان نەزانن کە بۆ پیاوان هەتا کۆڵبەری سەختە ئێستا ئەگەر ژنێک بەشدار بێ لە کۆڵبەریە و لە ناچار ئەوەی کە هاوڕێ ئەوێنیش باسی کرد کە هاوسەرەکەی لێ دەست بە مەجبور بێ خۆی ناناوەری بنەماڵەکەی بێ لەوانەیە ڕووکاتەوە کۆڵبەری دووچاری چە مەترسی و مشکلاتێک دەبێت لەو ڕێگا هەڕێ گوڵنازێمە گربمان هەیە لەسەر هەر لەسەر پرسێک ئاور بدەینەوە لە بارودۆخی ژنان لە پەیوەندی لەگەڵەوە پرسا ئەبێ ئاور بدەینەوە لەو فەزایە لەو شەرایەتە کە ئەو ژنە ئەو بەستەرە کە تێیدا خەریکە ئەژی بە تایبەتی لەناو سیستمی کۆماری ئیسلامیدا سەرەتا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ هەژاری کە بە تایبەتی لەو ساڵانەی دواییدا کە هێڵی هەژاری یەکجار زۆرەوە دەبینین لە ئێستادا خەتی فەقرهێڵی هەژاری گەیشتۆتە 11 میلیۆن تمەن واتە بۆ بنەماڵەیەکی 4 کەسی تا 5 کەسی وەکو بنەماڵەیەکی نۆرماڵ بەو چوارچێوەی کە لە ئێراندا بوونی هەیە ئەگەر بیان هەوێت تێچووی فەقەت سەرەتاییترین تێچووی ژیانیان بەراوردەکان 11 میلیۆن تمەن پێویستیان بە پوڵە بۆیە زیاتری خەڵکەکە لە ژێر هێڵی هەژاریدان بەڵام کاتێک ئێمە ئاور دەدەینەوە لە بارودۆخی ئەو ژنانە ئەبێ ببینین کە ئەو ژنان لە ژێر لەناو چ کۆمەڵگایەکدا خەریکن ئەژین لەناو کۆمەڵگایەکدا کە سیستمەکەی سیستمێکە کە دژ بە ژنانە یاسای بنەڕەتیەکەی دژ بە ژنانەوە تەنانەت سزای دژ بە ژنان پەسەند کردووە کۆمەڵگاکە بەداخەوە بەهۆی ئەوەی کە سیستمەکە سیستمێکی دژەژنە بە پشبەستن بە قانون و بە یاسا و شەرعەوە ساڵهایە هەموو هەوڵی خۆی خستۆتە گەڕ لە سەرەتاکانی خۆسەپاندنەوە کە ژنان لە پرۆسەی سیاسی و ئابووری دوور بخاتەوە بیان خزانتە کونجی ماڵەوە بێگومان کاتێک تۆ لەگەڵ سیستمێکی ئاوە دژەژن بەرەوڕووی وەڕاگەیاندن ڕوکنی چوارەمی دەسەڵات و هەموو ئامرازەکانی پەیوەندی و
ئەوەی کە خەڵک لەگەڵ یا بەرەوڕووی لە ناو کۆمەلگا بێگومان ئەم ڕوانگەیە لە ناو ئەم قانون و یاسایەوە دێتە ناو کۆمەلگا وە خۆی لەو هەموو کلیشە جنسیەتیەدا ئەبینێتەوە کە ئێمە ئێستا ئەبینی کە ژنان لەگەڵی بەرەوڕوون بێگومان تۆ لە ناو سیستمێکدا کە ئەبزاری ئاین و پیاوسالاری لەبەردەستە بۆ چەسانەوەی ژنان لە ناو ئەو کۆمەلگایدا کە ئەو هەموو ڕوانگە چاواشە دش بە ژنان تۆلید و باستەولید بۆ تۆ بەرهەم هێنراوەتەوە بێگومان ژنان بەتایبەتی ژنانی کۆڵبەر کەەوە جۆرێکە هاوڕە ئەوین ئاماژەی پێکرد کە لەوانەیە لە بواری سربەخۆیەوە سربەخۆنە بوون لەگەڵ ژیانێکی دوورە پەرێز لە کۆمەلگادا پەروەردە بوو بنوە بێگومان ئەو ژنانە بۆ شێوازە حتا لەوانەیە چاوکراوەش نەبن بۆیە یەکەم شت کە دەیانگرێتەوە ڕوانگەی چاواشە و کلیشەی کۆمەلگای ئێمە بینین کە لە ناو هەموو بەرنامەکان دێ کۆمنتارەکان لێکۆڵینەوەکان کە لەوانەیە لە ناو تحقیقەکەی خودی ئەوەینیش کە گەورەترین ئاستەنگ بوو بێ لەگەڵی بەرەوڕە و ژنانە تەنانەت حازر نین کە بێن باس لە ئازارەکەی خۆیان بکەن باز لە کۆڵبەریش بکەن لەبەرەوەی کە لە کۆمەلگادا بە چاوێکی چاواشە بە ڕوانگەیەکی چاواشە خەریکن لەگەڵیان هەڵسوکەوت دەکەن و ئەو ژنانە کاتێک لەو فەزا ناخۆش و دژەژنەدا لەو بۆ هەموو کلیشە جنسیەتی بۆ هەموو هەڵاواردنە ڕەگەزیە سەرڕای هەڵاواردنی ژنانی کورد زۆر زیاتر لە ژنانی تر ئەچەوسێنە لەبەرێکە سەرڕای ئەوەی کە هەڵاواردنی ڕەگەزیان لەسرە ستەمی نەتەوایەتیشان لەسەرەوە بەهۆی ئەم ستەمە نەتەوایەتیە کە ئەو ژنانە ئەم ناوچانە لە ئەمنیەتێکی لە بواری ئەمنیەتی و لە ڕبڕانگەی ئەمنیەتی سێریان کرابووژانەوەی ئابووری نەبووە و ژنان نەیانتوانێت لە پرۆسی ئابووریدا بەشدار بن و ئەمە هەموو بەیەکەوە گرێدرا و کارێکی وا دەکە کە ژنێک لەو کۆمەلگایە سەر یەکەم شت دوێ ڕوبەڕۆی تونند و تیژی ئەبێتەوە ئەمە ژنانێکمانەیە کە هاوسەرەکانیان کۆڵبەرە بریندارن لە ماڵێ خانە نشینن بەداخەوە مەجبورن کە تێچووی ژیانی مناڵەکان و ئەوان بە کۆمەڵێک دڵڕاوکەوە ئەڕۆن ڕوبەڕووی تەقەی هێزە سەرکوتکەرەکانە بنەوە ژنانێکمان هەیە کە بە تایبەتی لە منتیقەی نەوسود و ئەوانە کە ئێوە سێری دە کۆمنتارەکانیانەکەنەڵێ بە دوو ڕۆژ لە شوێنێک ماوێنێتەوە لە گەرما لە سەرما تا هێزە ئەمنیەتیەکان بڵاویان کردوێمە توانیمانە فقط بگەڕێنەوە بۆ ماڵەکانی خۆمان و ئەمانە کۆمەڵێک تونند و تیژی کە ڕۆژانە ئەم ژنە سەرڕای ئەو هەموو کلیشە جنسیەتی خەریکە تەجروبەیەکە هیچ بیمەیەک نایانگرێتەوە هیچ یاسایەک پشتیوانیان لێ ناکە پێشێرکاری بە ئاشکرێمە فیمرەوە بەرامبەر بەو ژنانە ئەو ژنانە خۆیان بەشێکی زۆریان سەرپەرستی بنەماڵن کۆڵبەری ئەکەن وە کۆمەڵێک کەلوپەلحتانانەکەن شتایەکی دەستی دەبن بۆ ئەو بەری مەرزەکە کەەوە جۆرێکە ئەوەی باسی کرد بەهۆی تێکەڵاوی ئەو سنوورانە بووە بەداخەوە ئێستا کۆماری ئیسلامی بۆ شێوازە خەریکە قازان جەبینەوە بربەستیان بۆ زیاد دەکات ئەو ژنانە حتا زۆر جار بەداخەوە لەلایەن خودی سپاوە خودی معمورانەوە بەکار دەبدرێن بەهۆی ژنبوونیانەوە کۆمەڵی تونند و تیژی و حتا لەوانەیە بەرەوڕووی دەستێژیش ببنەوە نەت بترسێن لەوەی کە دەنگکەن زۆر جار دەڵاڵەکان حتا ئێمە لێ بدێ کۆمنتارەکاندا ئەیان بینین بەکاریان دەبن بۆیە ئەمە وا دەکات کە ئەو ژنانە لە ژیانێکی ئاسایی دوورکەونەوە لە ژیانێکی نۆرماڵ و تەندروست دوورکەونەوە ئەو کاردانەوە دەرونیە بێتە ناو بنەماڵیان و تەسیر و شۆندانەری نگەتیوی لەسەر مناڵەکانیشانە بێ بۆیە تونند و تیژی ئەزمونونەکان ڕوبەڕۆی تەقەی هێزە سەرکوتکەرەکانە بنەوە هیچ یاسایەک پشتیوانیان لێ ناکە هیچ بیمەیەک نایانگرێتەوە و ئەمانە کۆمەڵێک پرس و ئاستەنگن کە ئەو ژنانە بەردەوام لەگەڵی بەرەوڕۆن وە کۆماری ئیسلامی حتا ئاوڕیان لێ نادێتەوە پشتیوانیان لێ ناکات چونکە یاساکە خۆی دژەژنە کە ژنێکیش بۆ شێوازە لە کۆمەلگاژیە لە ژیانی تەندروست لە ژیانێکی ئاسایی دوورەکەوێتەوە لەوانەیە لە بواری خوێندەواریەوە نەتوانن هەلێکی کۆمەڵایەتی باشیان نەبێەوە ئەمە جۆرێکە لە پەراوی خستنی ئینسانێک بە خەریکە دوورە پەرێزە لە کۆمەلگایەکی بچوو پەروەردە دەبێ ئەوەی کۆمەلگایەکی گەورەتر ببینێ و ئەمە هەمووی کارێکی وا دەکات کە ئەو ژنانە هەمیشە لە پەراوێزدا بن و حتا زۆر جار هەست بۆ تونند و تیژی و ئازار و کلیشە و ئەو زۆڵمن نەکرێکە وەکو کۆڵبەر بەسەریاندا سەپاوەکو ژیانێکی ئاسایی لەوانەیە بیبینن بۆیە بێگومان زوڵمێک و پێشێلکاریەکی بە ئاشکرای مافی مرۆڤە بەرامبەر بەو ژنانە. وەڵای زۆر سپاس هاوڕێ هەتا هاوڕێوین خۆشتان باستان لە تحقیقەکەتان کرد ئەگەر بمان هەوێت کەمێ زۆرتر لەسەری قسە بکەین کاری کۆڵبەری چه ئاسەواریەلێکی جسمی و ڕۆحی لەسەر ئەم ژنانە هەیە؟ بەڵێ دیارە تحقیقەکە سەرەتاییەک هەڵبڵم کە هاوڕێ هەتانی پیشاڵێکی کرد ئێمە کاتێک کە دەڵێن ئینسانێک لە کۆمەلگادا لە مافی ئەو بێبەشە کە کۆمەڵێک ئەنی فرسەت تێپەڕکە کۆمەڵێک هەل تێپەڕکە بۆ ئەوەی کە لە سیستمەکانی کۆمەلگا لە سیستمی ئامۆزشیەوە بگرێت تا سیستمی اقتصادی و سیاسیەوەی کە لی بەهرەمەند بێ
و بتوانێت وەکو ئینسانێک یعنی ئەو گەشە ئینسانیەی کە لە کۆمەڵگادا پێویستی بۆ ئەوەی کە توانایی وەرگێ بۆ ئەوەی کە کێشە حەلکە بۆ ئەوەی کە ئایندەی خۆی دروستکە ئەم ژنانە گرۆهێکن کە هیچ کام لەوانە لێی بەهرەمەند نەبوونە لە تحقیقەکەیدا کە من زۆر بە زەحمەت توانیمە لەگەڵ نۆدانە خانەوادەی کۆڵبەر یعنی وتوێژ بکەینەویش لە ڕێگەی کەسانێکەوە لە ناوخۆی کوردستان کەسانێکی زۆر پەیوەندیمان پێوەگرتن ئامادە نەبوون لەو نۆ نمونە ئامارەیە کە بەشێکی زۆریان هاوسەری کۆڵبەران بەشێکیشیان دایکی کۆڵبەرانن بەگشتی بەهرەمەند نەبوونە لە خوێندن بەهرەمەند نەبوونە لەوەی کە تەنانەت زۆر شتدا لە جامعەدا ئەوەی کە لێی بەهرەمەند هەلێکی یعنی ئەزمونکرا و لە بواری کار لە بواری توانایی تاقیبکەنەوە زۆربەیان تەنها ئارەزویەکانیان بچووکراوە لە تۆڵەوەی تا هاوسەرگیری تەنێکی بچووکدا هاوسەرگیریان کردووە بۆیە ئەمە پێ ئەمانە خۆیان لە ئەتوانین بڵێن لە چرخەیەکی مەعیوبەوە هاتوونە چرخەیەکی مەعیوب کە ئەم مرۆڤەی هەمیشە وابەستە بارێتاوە وابەستە بە خانەوادە وابەستە بەوەی کە تەنها ئارەزوی ئیزدواج بێ وابەستە بەوەی کە ئارەزوەکانی بچووک ببێنێتەوە وای لێ بکا کە لە کۆمەڵگادا نەتوانێت هیچ تەئسیرێکی بۆ ژیانی خۆی هەبێت دیسان ئەم ژنە دێتەوە واردی چرخەیەکی دیکە لە ژیانی کۆڵبەری دەبێت ژیانی کۆڵبەری خۆتان باشتر ئەزانن شەو و ڕۆژی نییە بەردەوام ئەم ژنە لەگەڵ ئیسترابێکیا ڕاوکەیەک بەڕۆیە کە بەردەوام وا هەز دەکاتان یعنی تۆ ئینسانێک تەسەوور کە بەردەوام وا هەستکە شەریکی زیندگی هەر لەحزە ئینسانی هەیە هەواڵی مردنەکەی یا هەواڵی کونداربوونەکەی بۆ بێنێ ئەم ژنە لە بواری ڕەوانیەوە لەو ترۆمایەدا ژیان دەکاوە ئەوەی کە هەبوو حتا نەیان دەتوانانی دادەهەتاوی شارەت پێکرد ئەمانە ئەسەن ناتوانن ڕەنجی خۆیان بەیانکەن یعنی ئەوەی کە تۆ بتانی قسە بکەیت بتانی لە دەردەکەی خۆت بڵێ حتا ئەمانە لەو مەرحەلەیەشدا گیریان کردوکە لەوانەیە ئەوە ئاسایی بێ لەوانەیە تازە هاتووا بێ دروستە حەزاب ئەکێشن بەڵام نازانن یعنی ئەو توانایان پێ نەدراوە لە کۆمەلگاکە ئەو ڕەنجەی خۆیان باس بکەن بۆیە ئێمە مەجبور بووین لەو تحقیقەدا بۆی کە ینی تحقیقێکی کامەڵتر بێ قسە لەگەڵ کۆمەڵێک ڕۆنشناس بەناوخۆ بکەین کە پێشتر لەگەڵ کۆڵبەرانکاریان کردووە قسە لەگەڵ جامعەشناس بکەین کە ئەمانە لەگەڵیان کاریان کردووە بۆ قسە لەگەڵ مەدەتکاری ئیدارەی بەهزیستی و شت بکەین کە ئەم ژنانە پەنایان بۆ بردونە مەجبور بووین کە ئەم ژنانە یا ناندەویست یەکەم جار بوو یا دوربین بچێتە لایەن یەکەم جار بوو کەسێک بچێتە لایەن لەسەر ئەم شتە قسە بکەن نەیان دەتوانی ڕەنجی خۆیان بەیانکەن دواتریش مەسەلەی گەورەی کۆڵبەری هەژاریە خۆمان ئەزانین کە هەژاری ئەنی خراپترین نۆحی ئەو توند و تیژەیە کە ئینسانێک ڕوبەڕووی دەبێتەوە چونکە هەژاری خۆی دەرەنجامی زۆرا زۆری هەیە ئەوەی کە تۆ بێبەش دەبی تۆ بەردەوام لە فەقردا ببی ناتوانانی خۆت وەکو ئینسانێک پێناسە بکەی ناتوانانی ڕۆژت بکەیت و جگەلەوەی تووشی ئاسیبی زۆر دەبی مەجبوری پا بدەی بە زۆر شت ئەمانە لەگەڵ ئەمانە بەرەوونەوە لە ئەنجامی کۆڵبەریشدا دیسان ئەمانەیان بۆ دووپات دەبێتەوە دیسان بەشێکی زۆر لەو کۆڵبەرانە مەجبور بوونێنی بەخێر ژیانیان بەخێری خەڵک بەخێر کۆکردنەوە لە مزگەوتەکان بەخێر کۆکردنەوە لە جیران و ئەوەی کە حتا ئیوا بەشێکی زۆری نانی نەبوو بەشێکی زۆری مەسەم ئارەزووی ئەو ژنانە ئەوەندە بچوک بۆتەوە لە ئارەزووی کڕینی مانتۆیەکدا لە ئارەزووی کڕینی کەوشێک بۆ مناڵەکانێن ئەنی ئەمە من ئەتوانم بڵم نابوود سازی ئینسانێنی وانێوی دەنێمێنی ئینسانێک نابوود دەکرێت تۆ کاتێک ئینسانێک کە نابوود دەکەی بەشێک لە بوونی ئینسانەکەنەوەی کە نیازی ئەڤەڵیەی خۆی دابینکەوە دواتر بچێ بە نیازی نیازی ثانویە دواترەوەی کە تۆ حەقی ئازادی بەیانت هەیە حەقی ڕۆشتت هەیە حەقی بەشداری سیاسی هەیە و حەقی زۆر شتی دیکەت هەیە کە لە کۆمەڵگادا تۆ وەکو ئینسانێک پێویستە وەکو ئینسانێک ئازادیەکانی خۆت بەدەستێنی وەکو ئینسانێک خواستت هەبێت ئەسەن ئەو مەسەلەی متالبە و خواستە لەو ژنانەدا کوژراوە هەموو ئارەزوەکانیان یاسای ئەڤەڵیە کە بە زۆر بە زەحمەتی ئەتوانن دابکەن ئەسەن هیچ حیمایەتێکیان لێ ناکرێت نظامی تەمینی اجتماعی ئێران هیچیان بۆ ناکا کۆمیتە ئیمدادیش کە مەسەلەن پوڵێکی لە ئێستادا 350,000 تمەنی ئێرانە ئەویشیان پێنادا ینی تووشی هەزاران بەربەز دەبنەوە لە هەمان کاتیشدا ئەمانە لە گروهایەکی چونکە خوارەوەی کۆمەڵگانە نیگاهی کۆمەڵکە وان لێ دەکا کە مەسەن بەردەوام لەسەر منداڵەکانیان دانیشن ئەوانە نەتوانن دووبارە بیر لە ژیانێکی باشتر بۆ خۆیان بکەنەوە کە ژیانەکەشیان لەوانەیە لە ئیزدواجێکی دووبارە دابینەوە ئەنی دیسان قودرەتی سونەت وا دەکا کە ئەوانە بسازن و بسوزن لەگەڵ هەموو شەڕایەتێکدا و حتا بۆ ژنێک سەخت دەکەن ئەوە لە تحقیقەکەمدا باسم نەکرد بەڵام لێرە باس دەکەم بۆ ژنێک سەخت دەکە لە کۆڵبەرێک جیا بێتەوە چونکە کۆمەلگا تۆمەتباری دەکات ئەم کۆڵبەرە لە پێناوتۆدا کۆڵبەری دەکەوەتەوە مافی ئەوە نێ بۆیە ئەم مەسئلەیە زۆر لایانی هەیە لەوانەیە تحقیقەکەی من زۆر لایەن نەگرێتەوە چونکە یەکەم تحقیقەکە لەو بوارەوەدا ئەنجامم داوە هیچ سەرچاوەیەکی پێشوم نەبوو زۆر بەربەست بوو هەبوون بۆ تحقیقی لەوەی کە حتا ژنەکان بە قەناعەت بگەێنم کە لەسەر چی قسە بکەن
ئەنی هەموو ئەمانە کێشە بوونە بەڵام هیوادارم ئەنی کمەکم کردێ بەوەی کە ڕەنجی ئەم ژنانە دەردی ئەم ژنانە بەڕستنیم کرد ینی بەڕستنی ناسی هیوادارم توانی بم لەوەندە کار بکەم و ئەوەی کە ئەم تحقیقات چونکە بۆ بەشێک لە ڕێکخراوەکانی دەرەوە نێردراوە بزانن کە ئاستەواری کۆڵبەری و ئاسیبەکانی و ئەوەی کە ئێمە دەڵێن کۆڵبەری سیستەمێکی سیستماتیکی جمهوری ئیسلامی تێی بگەن کە ئەبعادەکەی یا گۆستەرەکەی چەندە بەربڵاوەوە چۆن مناڵیش زەرەرمەندە بێ لێ ژنیش زەرەرمەندە بێ حتا ئەو گروهەیە ئەو دەرو جیرانەی کە لەگەڵ کۆڵبەرێک دەژێ زەرەرمەندە بن لێ چونکە مەسەلەیەک هەیە کە دیارە من زۆر درێژەم کردووە کار دادا هەتاو فقط ئەوەندە ئیشارە پێ بکەم کاتێک کە لە جامعەیەکدا ئەو حالە دووبەرەکی ساز دەبی لە نێوانەوەی کە کۆڵبەر هەیە کۆڵبەر خۆب ئەوانە گروهێکن زۆر شتیان نێ خەڵکی دیکەش بەو شێوەیە بار نەهاتوە لە جامعەدا کە خۆی لیان بێ ئەنی نۆح دووستی ئەوەی کە ئێمە مرۆڤ پێویستمان یانە دیگەر دووستی نۆح دووستی لە جامعەدا ئاستی زۆر هاتووتە خوارەوە ئەم گروهە ژنانە تەنانەت کەسنێ خۆشیان لێدا ینی کەسێک کە خۆی ڕێک لەسەرتر ببینێ ئەسن حاضر نییە چێ لەگەڵ ژنێک کە قوربانی کۆڵبەرێت ڕابطی خانەوادەگی هەبێت ینی حتا ڕوابطێکی ئاسایی خانەوادەگی بۆ ئەم ژنە دەتوانم بڵام کێشەیە ینی کێشەیە دەبێتە ئارەزوو زۆرجار و ئەمە ئاساوارەکەیەوەی کە جامعە لەوەی ئینسان دوستی گەشە پێ بدا لەوەی کە ئەم ئەخلاقی ئینسان دوستیە پرە پێ بدا ئاستی دێتە خوارەوە ئەوە هەموو جامعە دەگرێتەوە تەنها ئەو خانەوادان نەگرێتەوە وێ ئەبعادەکەی زۆر گۆستر بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتاو ئەگەر لە پرسی کۆڵبەری بێمە دەرەوە پرسیارێک لە جنابتان کەم بەگشتی ژنان لە کوردستان سەرقاڵی چه کار هەیەگەن هاوڕێ بمناسەرەوەی کە هەم ئەوین ئاماژەی پێکرد هەم لە بەشێک لە قسەکانم پڕژامە سەری دیارە زۆر بە کورتی ئێمە کاتێک باسی مەسەلەی ژنەکەین کار و ئەوەی کە ژنان لە ئێران لەژێر حاکمیەتی ئەو ڕژیمە ژنە بە چی سەرقاڵن ئەبینین کە هەموو هەوڵەکانی کۆماری ئیسلامی ساڵهای ساڵە ئەو بۆ کە ژنان لە پرۆسەی سیاسی ئابووری بە تایبەتی لە بواری ئابووری کاتێک ژنێک لە بواری ئابووریەوە سەربەست پێ بێگومان هیچ جۆرە توندوتیژیەک نە لە سیستمەوە قبول ناکەوە هەتا ژنان لە ئێران مافی شارۆمەندیشیان نییە و ئەم سیستمە داسەپاوە ئەم سیستمە دژنە بۆ هەموو ئەبزارە دژەژنەی کە لە بەردەستی بووە کارێکی وای کردو بە تایبەتی لەو ساڵانەی دواییدا لە کوردستان هەلی کاری لەبەر بۆ پیاوان کە لە سیستمێکدان کە بە تاڕادەیەکی زیاتر لەلایەن قانون و یاسا پشتیوانیان لێ دەکرێت چونکە ئەبزاری پیاو سالاری لە بەردەستەدا ناخۆ لە کۆمەلگای ئێمەژن و پیاوەردووکی قوربانی کۆمەلگایەکن کە وەکو چەسا وەکو چەسێ نەرباردێن بەڵام بازم لەو کۆمەلگایەدا لەوانەیە لە بواری کاریەوە باشتر بن کاتێک تۆ لە کوردستان لە بارودۆخی ئەنوکەیدا ئەبینین کە حتا پیاوان لە کوردستان بەهۆی ئەوەی کە ستەمەی ئەتەوایەتیان لەسەرەوە ئەم ناوچانە هیچ هەلێکی کاری لەباری نیە ناتوانن بە شێوەیەکی ئاسایی وەکو مرۆڤێکی ئاسایی بژێوی ژیانی خۆیان بەدەست بێن و کۆمەڵێک گوشاریان لەسەرەتی تو وەختێک لە ناو کۆمەلگایەک دەکە بۆ سیستمەشەوە کە پشتیوانی لە پیاوەکەشەکە پیاو بۆ شێوازەیە بێگومان کاتێک دێتە سەر مەسەلەی ژن ئەبینی کە بەو هەموو بربەستەی کە لە سەرەتی ژنان لە بواری ئابووریەوە سربەستنین لاوااسترن و بە تایبەتی ئێمە دەبینین کە ژنانێکمانەیە کۆڵبەرن کاری تااقت فڕوکێنەکەن لە ناو کۆمەلگادا ڕۆژانە تونند و تیژی و دەستێژی زۆر جار دەستێژی خۆ هەر ئەوە نییە کە تەجاوزی جنسی بکرێت کە مەترسیدارترین جۆری توندوتیژی زۆر جار کەڵیشە جنسیەتیەکان تان و تەکانەوەی کە ژنێک حتا بە شێوازێک کە دەبێت حتمما فروشەندەکە و کەسێکی شتی لێ دەکری جوان بێ وەکو بوو کەڵەیەک لەوێ دایدن ئەمە کۆمەڵە توندوتیژیە بەرامبەر بۆ ژنانە و لە بارودۆخی ئێستادا کە هێژاری بڕستی لە خەڵک هەڵبڕیوە ئێمە ئەبینی کە کۆماری ئیسلامی خەریکە دەستفرۆشی یعنی کاری دەستفرۆشی ئەسڵەن هیچ پێوەرێکی کار و هەلی کاردا ناگونجێ بەڵام خەریکەوەکو شغڵ بە خەڵکی ئەناسێنێ و بە ئەبینی ژنان لە کۆمەلگای ئێران کاری بە سعاتی کاری زۆر و هیچ هەموو جۆرە بێمافیەکی هیچ پشتیوانەیەکی یاساییان نیە کۆمەڵک توندوتیژی بۆ لاشدا حەقدەستی کەم وەرەگرن و دەبینی ژنانێکی زۆر لەو ساڵانەی دواییدا خەریکی کاری دەستفرۆشی و ئەو کارانن وەکە کاری خەدەماتی و خەریکن ئەسەن سرویس دەدەن لەو کۆمەلگایە بە دوکانەکان بە لە هەموو شۆنە گشتیەکان وەکو سرویسدانێک بەکاریان دێنن بە حەقدەستێکی کەمەوە بێگومان لەو بارودۆخەدا ژنان تووشی ئاسوارێکی
زۆر ڕوحی نالەبارە بنەوە و ئەم شرایەت و بارودۆخە ئەوەندە لە سەریان قورسیەکە ئێمە ژنانێکی زۆرمان هەیە کە ساڵهای ساڵە بەهۆی ئەوەی کەسن لە هاوسەرەکانیان جیابوونەوە بەهۆی ئەوەی کە هاوسەرەکانیان مردووە خۆیان سەرپەرستی بنەماڵن بەڵام وەکو خانەوادەی بەد سەرپەرست ناوێن دەبن بۆ ژنان ئێمە لەگەڵ ئەو کۆمەلگا ئەو سیستمە بەرەوڕوون لە ئێستاشدا کە هێڵی هەژاری یەکجار زۆرە ئێمە بێگومان لەناو کۆمەلگایەکدا کە کۆمەلگا خەریکە خەسارە بینێ بە تایبەتی هەژاری کە ژێرخانی هەموو دیاردە کۆمەڵایەتیەکانە بێگومان لەو کۆمەلگایە ژنێک وەکو شارۆمەندی دەرەجە دوو کە سەیری ئەکرێ لەلایەن سیستم و بۆ ڕوانگەوە زیاتر قوربانی ئەبێ لەو کۆمەلگایەوە ئەبینێ لە ئێستادا ژنێک بۆ هەموو ئاستەنگ و بۆ هەموو کۆسپێک کە لە سەڕێتی سەرقاڵی کارهایەکی لاوەکین کارهایەکی زۆر تااقەت پرۆکێنن بە حەقدەستی کەم و ڕۆژانە خەریکن تونند و تیژی ئەزمونەکەن و ئەمە ئاستەوارێکی زۆر زۆر نگەتیڤە کە لەسەر ڕۆح و ڕەوانیان بدەینەوە ئێمە ئەبینین لە ئێستادا بە تایبەتی لەو ساڵانەی دوایدا ژنان بە تایبەتی لە هەموو ئێران بە بەتایبەتی لە کوردستان لە ناوچە عەرەب نشینەکان بۆچی ڕوبۆڕی تونند و تیژی زیاتر ئەبنەوە لەبەرەوەی کە ئەم کۆمەلگای بۆ ڕوانگەوە سەیری ژنەکەوە زیاتر هەمیشە مناڵان و ژنان خەسارە بینین و لە باردوو خێستاشدا بینین ژنان بۆی کە نیانتوانیوە چونکە ساڵهایە لە پرۆسەی ئابووری دابشدار بن و دەوڵەت هەمیشە بربەستی لە سەرداناون کارایەکی وەکو دەستفرۆشی وەکو سرویسدان بە هیندێک شۆن بە حەقدەستی کەم و کاری تااقەت پرۆکێن خەریکن سەرقاڵەوە ئەمە بارودۆخەکەی ڕۆژ بۆ ڕۆژ بۆیان نالەبارتر کردو ژنانێک کە هەموو کێشە و گرفتەکان لە ناو ماڵش خەریکن ئەزمونەکەن لەگەڵ هەژاری لەگەڵ نەبوونی لەگەڵ ئەو قەیرانانەی کە بنەماڵەکانیان هاوسەرەکانیان مناڵەکانیان خەریکن ئەزمونیەکەن و هەمووشی لایەن ئەم سیستمە دژە مرۆڤەیە کە خەریکە بەسەر ئەم خەڵکەدا دەسەپێ بە تایبەتی لە بارودۆخی ئێستادا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەوین هاوڕێ هەچاو ببوورە هاوڕێ ئەوین ئەگەر بمانەوێت باسیەوە بکەین بۆ نەمانی ئەم کارە پڕ لە مەترسی و چەرمەسەریە دەبێت چی بکرێت؟ دیارە ئەوەی کە ئێمە بتوانین گۆڕانێک دروستین گۆڕانەکە لەو بارەوە کە یعنی توانایی ئەومان هەبێت کە بارودۆخی ژنان باشتر بکەین لە ڕاستیدا ئێمە ناتوانین بارودۆخی ژنان باشتر بکەین چونکە ئەسەن لە دەستی ئێمەدانێ ئەم باشکردنی ئەم بارودۆخە محمولاً بارودۆخی ژنان بەگشتی لە هەموو ڕوویەکەوە لە بواری کارەوە کاتێک باش دەبێت کە نظام یا حکوومەتێکی باش بەسەرکاردی سیستمەکانی و سیاسەتەکانی بە شێوەیەکی باش داڕژبێ بەرنامە ڕێژی هەبێ ئێمە دەبینین هەتا ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانیش کاتێک مەسەلەی تونند و تیژی مەسەلەی پرسی بەرابەری دێتە گۆڕێ یعنی چاو لە دەوڵەتەکان دەکات یعنی ڕووی لە دەوڵەتەکانە بۆەوەی کە ڕووی لە حکوومەتەکانە چونکە ئەزانێ ئەوان سامانی وڵاتیان بەدەستە ئەوان پارەی وڵاتیان بەدەستە ئەوان سیستمەکانی وڵات بەڕێوە دەبن بۆیە ئەگەر بمان هەیە بڵین بارودۆخ باشتر بێ باشتر نابێت چونکە ئەمە لەگەڵ سیستمێکی نۆرمالدا بەرەوڕۆنینە کە بی هەوێ بەرنامەی هەبێ بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی خەڵک لە هەمان کاتدا ئیتفاقەنە و سیستمە بە پێچەوانەوە دەیهەوێت کارێک کە بارودۆخی خەڵک زۆر خراپتر بێ من هەمیشە پێم وابوو کە جمهوری ئیسلامی لە قەیراندا جمهوری ئیسلامی لە جەنگ و لە شەڕ و لە بەدبەختیدا بوونی خۆی ڕاگرتووە بۆیە ئەنی ئەوەندەی حەز لە بەدبەختی و لە شەڕ و لە بارودۆخی ناخۆش ئێمە دەبینین کە مەسەلەی احتیاجە جمهوری ئیسلامی بڵاوی کردەوە مەسەلەی بێکاری جمهوری ئیسلامی بڵاوی کردەوە مەسەلەی دەرگیرکردنی خەڵک لەگەڵ ئەمۆ کێشەیە جمهوری ئیسلامی بڵاوی کردەوە هەر لە نمونە لە مەسەلەی کۆڵبەرانەوە چاولێکە ئەم کۆڵبەرانە لایەنێکی ئەوەیە کە کاتێک کە مرۆڤێک ئەوەندە دەرگیری نیاسای ئەڤڵیەی ژیانی دەبێت خۆ ناتوانێت بە نیاسای ئەڤڵی خواستە ئازادی خواستەکان ئەو مطالباتی کە ئینسانێک لە جامعەیەکدا بۆ گەشە پێویستیتی خۆب نایبێت چونکە ئەسەنە و زارێ لە نیازە ئەڤڵیەکانی کێشەی هەیە ینی بۆ ئەمیش دەبی هەزینە بدا بۆ ئەوەی کە دەبێت گیان بدا بۆیە جمهوری ئیسلامی ئەوەی دەیەوە بۆ ژنانیش کە خۆی حکوومەتێکی دژن ژنە هەر ئەمەی دەوێنی دەیهەوێ ژن بەردەوام ڕەگەزی دووبی ژن فرودەست بیژن ژێرچەپۆک باربێت چونکە کاتێک ئەو ژنە باردێنێ حتا ئەو ژنەوای لێ دێت کە نەتوانێت بێتە مەیدان مبارزە بکا بۆ خۆی و ئەوەی دەوێت ئەوەی کە لە دەست ئێمەش دێکا ئێمە لە دەرەوەی وڵاتین یا ئەوەی کە لە ژنانێکە لە موقعیەتێکی باشتردانە لانی کەم لە نیازە ئەڤڵەکانیان بەرەو سەرەوە ئەتوانن کارکەنەوەی کە ئەڤڵەن ئێمە بین دەست لەسەر پرسەکان یان پرسەکانی کۆمەڵگەی خۆمان دەنێ چونکە ئێمە ژنی کورد لەگەڵ کۆمەڵێک ستەمی چەند لانە لە ئێران بەرەوە ئەمەوەی کە تۆ لە مەحرومیەت دای هەمەوەی کە لە گەشەنەکردوی دای هەموو وەکوونەتەوە هەم بە ڕەگەز هەم وەکو ئەوەی کە لە پەراوێزی لە حاشیەی ئێران دایوە لە زۆر شتی کە حتا
دەتوانین بڵین ژنێکی فارز لی بەهرەمەندە تۆ بەهرەمەنی دەبی دەست لەسەر ئەم پرسانە دانین ئەبی ئەم کێشانە بەڕستنی بناسین دەبێت لە گفتگۆکانمان لەگەڵ نەتەوەکانی دیکە لەگەڵ دەرەوەی وڵات بڵین ئێمە ئەو پرسی ئێمەیە و ئێمە بۆ ئەوانە خەبات دەکەین وە بێگومانی شەمیشە پرسی ژنی کورد یا پرسی ئەوەی کە خەباتی ژنانی کوردیەکێک لە خەباتەکانی ئەو بۆ هەمیشە پرسی وا بۆ ئەبێت چارەسەری نەتەوەیی هەبێت ئەبێ مەسەم حکوومەتێکی باش بێت سەرکار چونکە ئەزانێ بەبێ حکوومەتێکی باش ناتوانێت خواستەکانی دابێت وێ ئەو بەشێک لە مبارزەی ئێمەیە لە گۆڕانی حکوومەت ئێم حکوومەتێکە لە سەرکارە بگۆڕێت چونکە باوەڕمان بەوەیە کە بە ئەو ژیانی ئێمەش بارودۆخی ئێمەش دەگۆڕێ بەشێکی دیکەژەوەی کە ئێمە لەو لایەنانی کەستەمان لێکراوە دەبێ هەم ئەم سیستەمەمان بەڕستنی بناسێەوە هەم ئەو مافەی کە دەبێ هەمان بێت بەرامبەر لێمان کراوە ئەویش بەڕستنی بناسێەوە کاری بۆ بکرێ ئێمە خواستەکانمان ئێمە تەنها لە ئێستادا دەتوانین خواستەکانمان بەڕستنی بناسین و پێداگر بین لەسەری و خەباتی بۆ بکەین بەو پێی کە توانامان هەیە ئەنا ناتوانین بارودۆخی ژنان بە تایبەتی لە ناو خۆ بەڵێ زۆر سپاس هاوڕێوین هاوڕێ هەتاو ئێوە لەو بارەوە چیڵێن بە نظری منیش یەکەم شت باشترین ئالتێرناتیڤ ئەوەیە لەو بارودۆخە هەرو کارێکە ئەوین کردوویەتی ئەو توێژینەوەیکە ئەنجامی داوە منەوە جۆرێکە خوێندومەتەوە توێژینەوەکەی گەورەترین بربەستی ئەوە بوو ئەوینکە لە پێش ئەوین کەسێک ئەو کارەی نەکردبووە هیچ سەرچاوەیەک نەبوو بە سندەی پێ بکە پشتی پێ بەستێ و هێنای لە ڕێگەی ئەم توێژینەوەکەی بە کۆمەڵگای دەرەوە ناسانەوە جۆرێک ئاگادارم پێمە بە ڕێکخراوێکی لە بریتانیاش خەریکە دەنگی ئەو ژنانەیەوە ئەم پرسانە بە تایبەتی پرسی ئەو ژنانەیەمە بەگوێی کۆمەڵگای نێونەتەوەی دادێن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پێویستیمان بە خۆڕێ خستنێکە پێویستیمان بەوەیە کە وشیاریەک دروستکەین و ئەو ژنانە بزانن کە لە ژێرناوی کۆڵبەری لە ژێرناوی دیاردەیەکی داسەپا و چ جۆرە تونند و تیژیەک تۆ سەیری کە ماوەیەک لە مۆبەر هەمیشە کاتی هەڵبژارنەکان دێک کۆماری ئیسلامی دێنێ کۆمەڵێک وادە دەدات بەسەلەن باسی لەوە دەکرد کە من کارتێک بۆ کۆڵبەران دابین دەکەم کە بۆ ڕاحەتی تۆ سەیری کە ڕێژیمێکی دژە مرۆڤ ئەوەندە دژە مرۆڤ بێ کەرامەتی ئینسانی ئینسانێکی بۆ مهم نەبێ ئینسانێک بە بەرچاوی هێز ئەمنیەتەکانەوە بەبوونی کارتێکەوە کە داوێتی بە بۆ ئەوەی کە پرسەکە بەلاڕێدا بەرێت کۆمەڵێک بار بەدەیان کیلۆبار هەڵگرێت لە حاڵکدا ئەمە ئیشی ئینسانێک نییە دەبێ ئەو ژنانە وشیار بن ئەو ژنانە بزان کە کۆڵبەری دیاردەیەکی داسەپاوە بەسەریاندا کە خەریکە پێشێلکاریەکی بە ئاشکرای مافی مرۆڤ بە هیچ جۆرە دەبێ وشیار بن لەو بوارەوە نەیەڵین ئێمە دەبێ هەوڵ بدەین هەموو هەوڵەکانمان بخێنەکە ئێمە کاری کۆڵبەری تەعید ناکەین کۆمەڵگای ئێمە دروستە لەوانەیە زۆر هەڵە بێ بە چاوێکی چینایەتی و ڕوانگە چینایەتیە هەیە لە کۆمەڵگا تەبەقاتیە سەیریانەکە نابێ بۆ شێوازە سەیریانکەین دەبێ هاودردیان بین دەبێ ژنانی ئێمە وشیار بن پیاوانی ئێمە وشیار بن کە کۆڵبەری کۆماری ئیسلامی خەریکە بە عەمدی وەکو کارێک وەکو هەموو کارە دەستفرۆشیەکان کە ئێستا بە شغڵ ناساندنێژ بە شغڵ ئەناسێنی بۆ ئەوەی کە تەقەش بکە و تونند و تیژی لەو ناوچانە بەردەوام بوونی هەبێ کردوێتی بە بیان و بە تایبەتی لە بارودۆخی ئێستادا کە گڵۆڵی کەوتۆتە لێژی لە هەموو بیانوویەک کەڵک وەردەگرێ بۆ ئەوەی کە عمری خۆی درێژ بکاتەوە پێویستیمان بۆ ئەو ژنانە وشیار بن پێویستیمان بە توێژینەوەی زیاتر هەیە و دەنگی ئەو ژنانە بین لە ڕێگای ئەوینەکانەوە لە ڕێگای ڕاگەیانەکانەوە ئەبێ وشیاریان زیاتر بێ ئەبێ ئەو ژنانە لە پراوێزدا نەبن بێنە ناو کۆمەڵگا بێ کۆمەڵگا بە باوەشێکی ئاوەڵەترەوە هاودەردیان لەگەڵکان نەگەوەی کە بیان خەنە پاراوێزەوە بە چاوێکی چەسانەوەی چینایەتی و سەیریان بکەن بۆیە پێویستیمان یەکەم شتەوەیە کە دەنگیان بین دووەم شتەوەی پێویستیان بە وشیاریە لە ڕێگای ڕاگەاندنەوە لە ڕێگای خۆبەڕێخستنەوە لە ڕێگای توێژینەوەکانەوە ئێمە گەورەترین کێشەمان لە ئێران نەبوونی ئامارە ئێمە لە ئێستاشدا بەبوونەی ئەوینەکانەوە کۆم بە شێوەیەکی خۆڕسک و دڵسۆزانە خەریکن کارەکەن ئاماری ژنانی کۆڵبەریان و دەرخستۆ چونکە و ژنانە هەتا لە حازر نیم بێنە بەردوربینیش قسە بکەن بێنە لە توێژەرەکانیش قسە بکەن لەبەرەوەی کە ئێستاش نازانن وشیاری ئەویان نیە کە چ پێشێلکاریەک بەرامبەر بەوان خەریکە ڕەواگرێ هیچ شتێک هیچ یاسایەک نانگرێتەوە یەکەم شت تا ئەو سیستمە دژە مرۆڤە لەسەر کار بێ کە خۆی خۆڵقێنەری هەموو دیاردە کۆمەڵایەتیەکانە بە تایبەتی لە کوردستان بەداخەوە ئێمە شەمیشە ڕۆژ بە ڕۆژ ئەم دیاردانە لە هەڵکشاندان بەڵام ئێمە ناتوانین دەست لەسەر دەستدانین توانین لە ڕێگای توێژینەوە لە ڕێگای دانی وشیاری لە ڕێگای خۆبەڕێخستن وشیاری ئەو ژنانەوە ئەم دیاردەستە پاوە کە بەسەر کوردستاندا زاڵە کەم ڕەنگی بکەینەوە و پێویستیمان بە وزەیەکی یەکجار زۆر هەیە
تا ئەو کاتێک کە ڕژیمی کۆماری ئیسلامی نەمێنێەوە هیوادارم کە ڕۆژێک بم زوانە ئەو ڕژیمە دژە مرۆڤە نەمێنێ و ئەو دیاردە کۆمەڵایەتیانە دیارە ئەوەندە کۆمەڵگای ئێمە شیرازەی هەڵتەکاوە تووشی کۆمەڵێک دیار دەبێتەوە کە ڕژیم پێویستی بە وزەی زۆر و کاتی زۆرە بەڵام ئەگەر ئەو ڕژیمە نەمێنێ و کاتێمە دەتوانین لانێکەم لەگەڵ حکوومەتێکی خەڵکی بەرەوڕووبین لەگەڵ سیستمێکی مرۆڤی ئەگەر بەڕۆڕۆبین ئەتوانین لە ڕێگای ڕێکخرا و لە ڕێگای NGOکانە و لە ڕێگای توێژەرانی کۆمەڵایەتی و دەروون ناسان و خسارەکان کەم بکەینەوە بەڵام یەکەم شت نەمانێ ئەو حکوومەتەیە کە هیوادارم بەم زوانە بەدەستێەوە نەجاتمان بێ و لەناو بچێت. بەڵێ زۆر سپاس بۆ هەردوو میوانی بەڕێزی بەرنامەکەمان هاوڕێ ئەوینی مستەفازادە و هەروە هاوڕێ هەتاوی عەبدوڵڵایی. زۆر سپاس کە بەشدار بوون لە بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس باش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمان کە سەبارەت بوو بە بارودۆخی کار و ژیانی کۆڵبەرانی ژن. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوێ تا بەرنامەیەکی تر و هەفتێکی دیکە ماڵاوە.